مامجەلال هەر لە قۆناغی خوێندنی سەرەتاییەوە وەک ڕۆڵەیەکی هەڵکەوتووی گەلی کوردستان خۆی لە مەیدانی سیاسەت و کوردایەتیە بینیەوە، هەرچەندە ئەم زاتە لە قۆناغەکانی خوێندنی سەرەتاییەوە بەهرەکانی سەرکردایەتیەکەی تێبینی کرابوو بەهۆی بەشداری لە سرودە نیشتیمانیەکان و چالاکیە ئەدەبی و گشتیەکان، بەڵام لە خوێندنەوەی وتارێکدا بە بۆنەی نەورۆزەوە لە دەیەی یەکەمی تەمەنیدا و دروستکردنی دەستەیەکی قوتابیان بۆ خوێندنەوە و بە دواداچوونی ڕووناکبیری ئەستێرەی ئەم پیاوە مەزنەی درەوشانەوە. سەرۆک مامجەلال هێشتا دەیەی یەکەمی تەمەنی تەواو نەکردبوو ڕابەرایەتی ناڕەزاییەکی قوتابیانی کرد دژی ڕەفتاری یەکێک لە مامۆستاکان بەرامبەر چەند هاوپۆلێکی، ئەمەش گیانی وەستانەوە و بەگژانە حەقی و سوکایەتی بە بەهاکانی مرۆڤی لای ئەم ڕۆڵە هەڵکەوتووە چەسپاند کە تا کۆتایی سوور بوو لەسەر ئەو هەڵوێستە، کاتێکیش کە وەک کەم تەمەنترین ئەندام ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانی هەڵبژارد بۆ خەباتی سیاسی، هەرزوو لێهاتوویی و کارامەیی خۆی سەپاند و ئیدی بووە ئەو کاریزمایەی کە لە پێش دەیەی دووەمی تەمەنیەوە لە نێو بزوتنەوەی ڕزگاری خواز و دیموکراتیکی گەلی کوردستان بەناوبانگ بووە گەنجترین ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان. سەرۆک مامجەلالی مەزن هەر لە سەرەتای ئاشنابوونی بە جیهانی سیاسەت بۆ خاوەنی هێڵێکی پێشکەوتون خوازی دیموکراتی لەسەر بنەماکانی وەک یەکی و یەکسانی و ئاشتی و ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ و داواکارێکی شێلگیر بۆ هاتنەکایی سیستەمێکی دیموکراسی دادپەروەری کە لە ساییدا ڕۆڵەکانی گەل بە ژیانێکی ئازاد و پێکەوە ژیان و سەربڵند شاد بن. سەرۆک مامجەلال هەڵقوڵاوی ناو کۆمەڵانی خەڵک بوو بۆ ئاسوودەیی و ڕزگاری و سەرفرازی و سەربەستی و خۆشگوزەرانی ئەوان، تێکۆشا تا پەیامەکانی گەیاندە مەنزڵ و بە کۆڵنەدان لە خەبات ئاواتەکانیانی بەدیهێنا، بۆیە هەرزوو پێگەیەکی سیاسی و جەماوەری پەیدا کرد و پەیوەندیەکی فراوانی دروست کرد لەگەڵ هەموو چین و توێژەکانی کۆمەڵدا. مامجەلالی مەزن کە باوەڕێکی پتە و بەهێزی هەبووە بەوەی خەبات و تێکۆشانی گەلی کوردستان بۆ بەدیهێنانی مافەکانی لە سایەی سیستەمێکی دیموکراسیدا بزوتنەوەیەکی ڕەوا و حەقخوازانەیە، بووە ناوێک کە لە سەرتاسەری کوردستاندا ناسراو بێ، بە تایبەتی لە دوای سەرکردایەتیکردنی خۆپیشاندانێک لە شاری کۆیە لە ساڵی 1948 بۆ پشتیوانیکردن لە ڕاپەڕینەکانی بەغدا دژی پەیماننامەی پۆرسمۆس کە لە مێژووی عێراقدا بە وەسبەی کانون ناسراوە. هاوکات هەر لەو سەروبەندەدا وەک نوێنەری پارتی لە کۆیە بەشداریەکی کاریگەری کرد لە کۆنگرەی دامەزراندنی یەکێتی گشتی خوێندکارانی عێراق لە ناوچەی سباعی بەغدا و لەگەڵ چەندین سەرکردەی عێراقی ئەو سەردەمەدا کۆبەوە و ئاشنایەتی لەگەڵ پەیداکردن و زیاتر پێویستی پشگیریکردنی داواڕەواکانی کوردی بۆ دووپاتکردنەوە. یەکەمین سەردانی سیاسی مام بۆ بەغدا دەواازەیەکی گرنگی کردەوە کە پێداگری بکات لە بایەخی هاوخەباتی نێوان گەلانی عێراق و هێزە سیاسیەکاندا. ئەم سەردانە سیاسیە بۆ بەغدا دەستپێکی داڕشتنی بەردی بناغەی پەیوەندیەکانی بوو لەگەڵ نیشتیمان پەروەرانی عێراق کە باوەڕیان بە مەسەلەی کورد و مافی چارەنووسی هەبوو، کات لە دوای کات ئەو پەیوەندیانەی بەرفراوانتر ئەبوون و پەلوپۆیان ئەهاویشت تا مامجەلال لە ئاستی عێراقیشدا ناسرا و لە هەموو ناوەندە سیاسی و ڕووناکبیری و ئەدەبی و کۆمەڵایەتی و ڕۆژنامەوانیەکاندا ناوبانگێکی تایبەتی پەیدا کرد. ئەوەش هەر لە پێناو بەرژەوەندیەکانی گەلەکەیدا بوو، بۆیە لە کاتی خەبات دژی دیکتاتۆری و دوای ڕووخانی ڕژێم هەمیشە سەرنج و ڕوانینەکانی سەرۆک مامجەلال بۆ چارەسەرکردنی کێشەکان ڕێز لێگیرا و پەسەندکراو بوون.